گفتوگۆکەمان درێژە پێدەین لەگەڵ بەڕێز دکتۆر نەوزاد هەمەوەندی مامۆستای زانکۆ و شارەزای ئابووری لە هەولێرە و لەگەڵمانە مامۆستا دکتۆر سپاس دەکەین لێرە لەگەڵ بەڕێز مامۆستادارایە گفتوگۆی و بابەتەمان کردوە کەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق وەکو ئەڵێ بۆنی هەواڵی خۆش دێ ئینشاءالله بەڵکو هەردوو لە پابەند بن وەکو مامۆستاش وتی کە ئەگەر نیەتیان هەبێ و ئیرادەی بەهێز هەبێ ئەبێ هەر شەش موچەکە بدرێ کەس لە موچەی خۆی نەترسێ. تێگەیشتنی بەڕێز دکتۆر نەوزاد بۆ ئەو ڕێکەوتنەوە و لێک نزیک بوونەوەنە چییە؟ سڵاو لە تۆ کاک زانا، سڵاو لە بینەرانی خۆشەویستی کورسات. من پێم وایە دەستەواژەی ڕێککەوتن و لێک تێگەیشتن دوو دەستەواژەی زۆر جیاوازن. پێم وایە ئەوەی ئێستا دەگوزەرێ جۆرێکە لە لێک تێگەیشتن نەک ڕێککەوتن و تەسەور دەکەم تا متمانەمان بەو ڕێککەوتنانەوە بۆ مێزگردانە هەبی کە لە نێوان دوو وەفدی نێوەنجیر واتە لە لووتکەنا ئەمانە ڕەنگە چارەسەری بنەڕەتی و گرژگیر نەبێ و چارەسەری ڕیشەیی نەبێ. پێم وایە ئەمە موسەکینەکە بۆ ماوەیەکی کورت ڕەنگە ئەم مقۆمخۆی ئێستا کە هەیە تۆزەک درێژەتر بچێشێ و بگەوینە ناوەڕاستی کۆتایی مانجینۆ چەند موچەیەکی تر بدرێ و ئێستا ئەمە باس لە موچەی مانجی 6 و مانجی 7 و 8 و 9 دەکەین، بەڵام لە عێراق باسی موچەی مانجی 10 و 11 و 12 لە ئارادا هەیە و بۆیە جۆرێک لە بێمتمانەیی هەیە کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەم سێ موچێ لە ژێر ڕەحمەتی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو وەفدانەی کە لە نێوانیاندا گفتوگۆ دەکەم. پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر پێداگیریەکی زۆر نەکاوە مصر نەبێ لەسەر پێدانی ئەم بەشە بودجەی هەرێمی کوردستان کە استحقاقی هەرێمی کوردستانەوە دواتر بە تایبەتی استحقاقی هەرێمی کوردستان کە موچەی موچەخۆران زەوت کراوەوە کەوتۆتە ململانەی سیاسی نێوان هەردوو حکوومەت و زەرمەندی یەکەم موچەخۆرانی هەرێمی کوردستان. پێم وایە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان پێداگر نەبێ لەسەر ئەم سێ موچەیە کە لە ڕابردوودا خەرج نەکراوە، پێم وایە حکوومەتی عێراق وا بە ئاسانی موچەی مانگەکانی ڕابردوو نانێرێت و بۆنی ئەوەش دەکەم بەڕاستی ئەگەر ڕێککەوتنێکی ڕیشەیی لە لووتکە نەکرێ پێم وایە و پێشووتریش و لە دیاریکردنی دەنگۆی ڕۆژی مامەلەکردن و یا ڕۆژی بانگەشەی هەڵبژاردن بۆ مانجی 11 دیاریکردا هەر لەو کاتەوە لە شاشەکەی جەنابیشتانەوە باسی ئەوم کرد کە ئەم کێشە داراییانە مماتەلە دەکرێت و درێژە دەچێشێت تا کۆتایی ئەم ساڵ و پێم وایە تا ئێستا لە چه حاڵەتێکا دکتۆر نەوزاد لە چه حاڵەتێکا مەترسی ئەوەت هەیە کە بەڕاستی موچە فەوتان دروست بێ ینی موچە بفەوتێ؟ بەڵێ بە تەفاسیل بەڵێ بەڵێ پێم ئێستا دیارەکە موچەی مانجی 7 و 8 و 9 تا ئێستا دابش نەکراوە، بەڵام ئەوەی داواکاری حکوومەتی هەرێمی کوردستانە کە سەقفی داواکاریەکەی بەڕاستی زۆر سادەیە بۆ دابشکردنی یا بۆ ناردنی تەنها بودجەی تەشغیلی کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە حکوومەتی عێراق نایەتە بن ئەمبارە و لەم لاوە جۆرێک لە مماتەلەکردن هەیە لە چۆنیەتی ڕادەستکردنی نەوتی هەرێمی کوردستان و داهاتی ناوخۆیی و نانەوتی و داهاتی خاڵە سنووریەکان کە تا ئێستا واوە هەر لە بەرنامێشتر لە کەناڵی کورسات باسی ئەوم کرد کە جۆرێک لە داواکاری دژیەک هەیە. حکوومەتی هەرێمی کوردستان پابەندە بەوەی کە داهاتی ناوخۆ و نانەوتی لەسەر بەشێک لە بەند و بەرگەکانی دەستوری پەرلەمانی کوردستان و ئەو سای حکوومەتی فیدرال کە عێراقی فیدرال دامەزراوە دەبێ تەواوی داهاتی نانەوتی بە تەواوەتی بۆ هەرێمی کوردستان بێ و داهاتی خاڵە سنووریەکان 150 بگەڕێتەوە بۆ خەزێنەی دەوڵەت و ئەوەی ئێمە دەیبینین داواکاری حکوومەتی عێراق بە تایبەتی تەیف سامی جۆرێکە لە پیشاندانی عێراقێکی بەهێز
بە ئاشکرا پێمان دەڵێ ئێمە عێراقێکی نوێ پەیڕۆ و پرۆگرامێکی نوێ کار لەگەر حکوومەت و لەگەر ئیقلیمەکان دەکەین کە لە عێراقیشدا تەنها حکوومەتی هەرێمی کوردستان هەیە. ئەوەی مەترسیە لەسەر پێکنەهێنانی ئەم یان نەگەوشتنە ڕێککەوتنێکی بنەڕەتی ئەوەیە کە دووبارە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان واتە دووبارە بەهێزبوونەوەی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئابوووریەوە، لە ڕووی دیبلۆماسیەوە و حکوومەتی عێراقیش پێم وانییە جارێکتر ئەم هەلە بداتەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان کە سەرکردەی وڵاتەکان زۆر جاران لە هەولێرەوە دادەبەزی اینجا بەرەو بەغدا و بینینی بەرپرسانی باڵای عێراق هەنگاوی دەنا. ئەمە جۆرێک لە کێشە کەڵەکەبووەکانی نێوان ناوخۆی عێراق بووە کە ئەو کاتە هەم لە بارودۆخی سیاسی و ئابووری و مەسەبی و شەڕی داعش و ئەمانە هەرێمی کوردستان جۆرێک لە پێشکەوتنی زیاتری بەخۆوە بینی و پێم وانێ حکوومەتی عێراق وا بە ئاسانی بێ ڕەزامەند بێ لەوەی 150 داهاتی خاڵە سنووریەکان ڕادەست بکە و داهاتی ناوخۆ بە تەواوەتی بۆ. بەڵام دکتۆر نەوزاد ئێستا بۆنی ئەوە هەیە قسەیەوە هەیە موچەخۆرانی هەرێمی کوردستان. بەڵێ دکتۆر نەوزاد قسەوەی کە ڕێکەوتنێکی بیدایی کرا و سەرەتایی کرا و چونەتە قۆناغێکی نوێوە کە هەرێم و بەغدا لەسەر هەناردەینەوەت ڕێکەوتون و بڕیارە سبەینێش ئەو ئاماژەکانی ئەدگارەکانی ئەو بابەتە دەرکەون. ئەمە بابەتێکی دڵخۆشکەر نابێ بەوەی بەغدا لانی کەم لە ئێستا داواز لەو وردەکاری و تەفاسیلەی داهاتی نانەوتی بێنێت. خۆزگا ئەم هەواڵانە هەواڵی خۆشترم پێ بواە نازانم ئەو جارە بەڕاستی گەشتبینیەکەم زۆر کەمە چونکە تا ئێستا تا ئەو ساتێ ئێمە گفتوگۆی ئەم بابەتە دەکەین حکوومەتی عێراق نەهاتۆتە بەرباری ئەوەی کە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بۆ هەرێمی کوردستان بێ و ڕەزامەند بوو بێ لە چۆنیەتی ڕادەستکردنی داهاتی خاڵە سنووریەکان و هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بە چ شێوازێک بێ ئایا کولفەکەی ئیستا ڕێککەوتنێکی بچووک لەسەر چۆنیەتی مامەڵەکردن لەگەر کۆمپانیاکان کە بە شێوەی نەقد بێ یان بە شێوەی پێدانی نەوت بێ بۆ کۆمپانیاکان بە $16 ئەمە تا ڕادەیە کەواڵێکی دڵخۆشکەرە بەڵام وردەکاری ئیتیمنان و زەمانی کۆمپانیاکان لەلایەن چێوە دەدرێ ئەمە گرفتی گەورەیە کە کۆمپانیاکان داوای زەمان و داوای متمانە دەکەن کە چۆنیەتی کارکردن لەگەر حکوومەتی تازای لەگەر ڕێککەوتنە تازەکە و چۆنیەتی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگای بەندەری جەیهانەوە ئەمانە هەموو گرفتن و دواتر پێم وایە تورکیاش بەشێکی گرنگ دەبێت لە چۆنیەتی ڕەزامەندبوونی دووبارە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان کە ئەمە گرفتێکی گەورەیە تا ئێستا ئەم مێزگردەیان ئەم دانیشتنە لەگەر حکوومەتی تورکیاش لە ئارادانیەوە باس نەکرایە پێم وایە بەشێکی گرنگیش دەکەوێتە سەر چۆنیەتی مامەڵەکردن لەگەر وڵاتی تورکیا و پێدانی متمانە و پێدانەوەی ئەو قەرزانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان قەرزاری کۆمپانیاکانە ئایا چێ ڕەزامەند دەبێت بە پێدانەوەی ئەم قەرزانەکە ئەمە گرفتێکی گەورەی بۆ کۆمپانیاکان دروست کردێ و هەم بۆ ئەم ڕێککەوتنێکە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و عێراقدا هەیە. باشە لەبارەی داهاتە نانەوتیەکان لەکوێ هەست بە غەدرێک دەکەی ئەوەی کە وردەکاری لات بێ وەکو ئەکادیمیستێک وەکو کەسێکە وردەکاری هەبێت کە ئێستا دراوەتە ئەنجومەنی دەوڵەت دوو ڕۆژە لەسەری قسە دەکەن هێشتا نەگەیشتونەتە بڕیارێک. بەڵێ خۆی لە خۆیدا ئەنجومەنی ڕاوێژکاری دەوڵەت ینی وەکو لێژنەیەکی فتوایە پێم یعنی ڕەنگە من ڕەزامەند نەبم بە بڕیارەکەی ئەو یان حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەند نەبێ یا حکوومەتی عێراق و هەردووشیان دەتوانن بەگوێ ئەم ئەنجومەنی ڕاوێژکاریەی دەوڵەت نەبن کە پێم وانیە چارەسەرێکی ئەو تۆی لەلا بێت چونکە ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو دادگای فیدرالی عێراق موچە خۆرانی عزل کردووە واتە بفەسڵ کردووە لە نێوان ناکۆچیە سیاسی و ئابوووریەکانی هەردوو حکوومەتدا کە تا ئێستا بە داواکاریەکەی دادگای فیدرالی عێراق
حکوومەتی عێراق نهاتۆتە بەرمەبنای ئەم بڕیارە پێم وانێت ئەنجومەنی ڕاوێژکاری بتوانێت حکوومەتی عێراق ناچار بکە کە موچە خۆرانی هەرێمی کوردستان لە کاتی خۆیدا بنێری پێم وایە ئەم بابەتە مەسەلەیەکم بیر دەخاتەوە پیاوێک ڕیشی سوتا بوو ئەوی تریش دەویست جگارەکەی بچێشێ دەیگوت ڕیشەکەت مەکوژێنەوە تا جگەرەکەم پێ دەکەم بەڕاستی ئێستا موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕیش سوتاوەکەن و حکوومەتی عێراقیش جگەرە کێشەکەیە هەرچەندی لەم مماتەلەیە لەم خاوەخاوی و لەم گفتوگۆیانە ئەوەندە تاخیر بکرێ ئێمە ڕیشمان زیاتر دەسوتێەوە واتە تەکان بە گیرفانی بەڕاستی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەدەین و باری سەرشانی خەڵکی هەرێمی کوردستان هێندەی تر گران دەبێ بۆیە ئەمە کاریگەری دەبێ لەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی پەرلەمانی عێراق بۆ لە مانجی 11 پێم وایە وەلای بەشێکی خەڵکی کوردستان سار دەکاتەوە و هەم لە ڕووی ئینتیمای حزبیەوە ئەم لە ڕووی ئینتیمای نەتەوایەتیەوە ئەم لە ڕووی بڵێ دەست و بردێک نەکەنەوەی کە هەندێک لەو کێشانە چارەسەر بکەن بەوەی کە لەوانەیە و لانە پێکێنەرانی حکوومەتی عێراقی لە داهاتوە ئیشیان بە کورد بێ ئەوانش دەست شلکردنێ بکەن و لە هەرێمیش دەست و بردێکی لێ بکەن بە هەندێشت ڕازی بن لەبەر ئەو هۆکارانی کە بەڕێستان باسیەکەن دەست خۆش کاکزانە بەڵام ئەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە کەی ببینن کامە حەزب کامە لایەن کامە گروپ کە زۆرترین کورسی و زۆرترین دەنگ دەهێنێ و دەبێتە پاڵپشتی بۆ ئەو لایەنەی کە حکوومەتی عێراقی نوێ پێک دەهێنێت بەڵام ئەوەی ئێستا ئەسەفا زۆر داخیگرانم هەرێمی کوردستان کورد بە تەواوەتی نەتەوەی کورد بۆتە چەند بەش ئەمە وای کردووە تا ئێستا زۆر بە ئاسانی ئەو لوعبە و یاریە کە بە کورد دەکرێت لەلایەن عێراقەوە بەشێکی بۆ خۆمان دەگەڕێتەوە کە زۆر گفتارین زۆر فرەڕەنجین و هێزەکانمان بە تەواوەتی کۆناکەینەوە لە یەک بابەتە بەڵام ئەوەی ئیسە داواکاری هەرێمی کوردستانێ بەڕاستی داواکاری زۆر سادەن زۆر ساکارن ینی سەقفی داواکاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ عێراق هەر شتێکی زۆر ئاسایی و زۆر سادەن ئێمە بەشێکی خاچی هەرێمی کوردستان لە ناکۆچیەکان وەلانراون و بەشێکی تر لە بودجەی تەشغیلی و پشتی هەرێمی کوردستان دیاری نەکراوە من داغ بۆ ئەوە دەچێشم و ئەسەف بۆ ئەوە دەچێشم ئێستا دەبوایە خەریکی تێپەڕاندنی موازنەی ساڵی نوێ بین کە تا ئێستاوە لە ناو مانجی نوین وا تێپەڕی دەکەن تا ئێستا جێبەجێ نەکراوە ئەگەر بگەڕێنەوە کە پشتی هەرێمی کوردستان بە فەرمی لە پەرلەمانەوە لە موازنە بە فەرمی جێ بۆ کراوەتەوە ئەمە حاڵی هەرێمی کوردستانە ئەی بۆ ساڵی 2026 ئەگەر پشتی هەرێمی کوردستان لە بودجەی تەشغیلی لە پرۆژە یاسای بودجەدا جێ بۆ نەکرێتەوە دەبێت چیمان بەسەر بێکە ئەوەی ئێستا دەیبینن ڕەنگە هەزار ڕەحمەت بۆ ئەو کاتە بچێشین کە ئێستا هەمانە بۆیە دەبێ بەڕاستی کورد بە هەموو ئەحزابەکانی بە هەموو ڕەنگەکانی دەنجانیەک بخەن بۆ داواکاریەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە لە بار و دۆخێکی زۆر خراپن هەرچێ سەرکردایەتی ئەم وەفدە دەکا و هەرچێ سەرکردایەتی ئەم لووتکەیە دەکا گرنگ نە لە لای هاوڵاتیان گرنگ یەکدەنجی و یەکڕەنجی هەموو کووردا بۆ داواکاریەکانی لە حکوومەتی عێراق و پێم وایە هاوڵاتیانیش ئەو کەسێک کە دەبێتە سەرکردەکە و هەروەکو ئەوانەی تر متەساوی دەبینی لە پێشخستنی یا لە سەرخستنی ئەو حکوومەتە ساوایە کە ئێستا لەو پەڕی هێزەوە ئێستا ساوا کراتەوە لە قالب دراوە لاواز کراوە پێم وایە دەتوانین لە یەکدەنجی ئەو یەکدەنجی و ئەو یەکدەنجی و یەک ریزی و یەک ئیرادەیەکی بەهێز هەبێ دەتواندرێت وا بکرێت کە ئەو موچانەی کە نەدراون نەفەوتێن ینی خەڵک بتوانێت تا سەری ساڵ 6 موچەی دیکە وەربگرێت کاکزانە من زۆر لە چاوپێکەوتنەکانم لە کەناڵە عەرەبیەکانی زۆر باسی ئەوەم کردیە کە کورد یعنی فئەکی زۆر ئاکتیڤە و زۆر کاریگەرە لە پێکهێنانی حکوومەتی عێراق پێم وانییە بەبێ کورد
عێراق بتوانێت بە ئاسانی حکوومەت فێک بێنێ و ڕەنگە وڵاتانی زلهێزی دنیاش لە عێراق قبول نەکەن کە کورد بەلاوە بنێن بەڵام من دڵنیام 100% یەک ریزی یەک دەنجی کورد لە بۆ داواکاریەکان و خواست و داواکاریەکانی هەرێمی کوردستان بە یەک پاکێج داوا بکرێ من دڵنیام حکوومەتی عێراق دەکەوێتە سەرچۆک بۆ داواکاریەکانی هەرێمی کوردستان بەڵام ناکرێ لێرە و لەوێ هەر وەفدە و هەر شەخصە و هەر گروپێک و هەر لێژنەیەک بێسەردانی عێراق بکا و داواکاریەکانیان کرچووکاڵی پێوە بێ بەڵێ دەبێ بە یەک تیم بە یەک دەنگ بە یەک ڕنگ با ناکۆچێ ناوخۆیەکان لە ناوخۆیدا بە ئەو پەڕی ململانێ ئەنجام بدەن و پێم خۆشە ململانەی سیاسی لە نێوان حزبەکان هەبێ بۆەوەی پێشخستنی هەم حزبەکان هەم تیمەکان هەم ئۆپۆزیسیۆن هەمووی بەرەو ئاراستەیەکی بە ڕتمێکی ڕاستەوخۆ بە ڕتمێکی باشتر بەرەو پێشخستنی هەرێمی کوردستان هەنگاو دەنێ و ئەوانەی کە لەسەر تیڤیەکانن یان بەشێک لەو میوانانەی جەنابەت و لە هەموو شاشەکان کەدا داوا دەکرێن ڕەخنە و پێشنیاریان بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان هەیە ئەمانە دڵسۆزی گەلەکەن و پێم وانییە بەشێک ماستاوچی و خەڵکی نەفز نزم کە بە ڕاست و دروستی حکوومەت دەرێ بەڵێ ڕاستە یان بە حزبەکەی دەرێ بەڵێ ڕاستە لە کەم و کوڕیەکانی خۆی بێدەنگ دەکا و لە بەرجەوەندی خۆیدا بڕیار دەدا ئەمانە خەڵکی چاواشەکارن و پێم وایە لە هەر بەرەو لێژێکی هەرێمی کوردستان ئەمانە یەکەم کەسن کە وڵات بەجێ دێڵن یان دەبنە داروەشێنی دەسەڵات پێم وایە ئەوەی ئێستا خەڵکە ڕەخنە دەگرێت لە چۆنیەتی کۆکردنەوەی داهات لە چۆنیەتی خەرجکردنی داهات لە چۆنیەتی وەرگرتنی باج و ڕسومات ئێستا هەرێمی کوردستان بەڕاستی دەتوانێت تەنها لە ڕێگای گەشتیاریەوە دەتوانێت داهاتێکی زۆر بۆ هەرێمی کوردستان کۆ بکاتەوە بەڵام بەشێک لەو داهاتێک کە ئێمە کۆی دەکەینەوە ڕەنگە لە حەفلەیەکی سارەتل ئەوانەی کە لە شەوان دەکرێ نیوەی ئەم پارەی ئەگەر 1000 گەشتیار ئەو ڕۆژە سەفەری هەرێمی کوردستانی کرێ بەیەک شەو هەموو پارەکە دەگەڕێتەوە بۆ ئەو شوێنێکە لێوێ هاتوونە یعنی ناکرێت دەبێ جۆرێک لە چاودێری دارایی هەبێ و جۆرێک لە چۆنیەتی مامەڵەکردن بە سەروەت و سامانی ئەو وڵاتە هەر کەسێکمان لە شوێنی خۆمانەوە خەرجکردنی زیادە یان زیادە ئیسرافی شتنیە و پارێ بە تەنیاهی خۆم نییە ئەمە موڵکی دەوڵەتە ئەمە پایەکانی ئابووری ئەو وڵاتن ناکرێ بێڵن جۆرێک لە هەندێک مامەلە دەبینم لە بازار هەندێک مامەلە دەبینم لەسەر شەقام و لەسەر شۆستەکان خەرجکردن لە هەموو ئەو ئیسرافی کە دەکرێت لە هەرێمی کوردستان جۆرێکە لە لێدان لە پایەکانی اقتصادی ئەو وڵاتە جۆرێکە لە مامەڵەیەکی ناشیرن بەرامبەر بە حکوومەت و بە کیان و بەو هەرێمی کوردستانێک کە سەدان ساڵە بە هەموو کووەم و کوڕیەکانەوە قبولمانە بەڵام دەبێ حکوومەتی هەرێمی کوردستانش ڕەچاوی بارودۆخی ئابووری و خەڵکە بکات بە هەر جۆرێک بێ پێداگر بێ لەسەر چۆنیەتی وەرگرتنی ئەو مافەی کە لە ئەو زوڵمێک کە لە هەرێمی کوردستان دەکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر نەوزاد هەمەوەندی مامۆستای زانکۆ شارەزای ئابووری لە هەولێرەوە لەگەڵمان بوویت. سپاس بۆ بەڕێستە بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەش کردن ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.